دەم باش تەماشاوانە نێژە جاردن بەرنامەخوا بەرنامەیەکی خەڵک بخێر بن تەوەرێمە ئیرۆ کریزا سووری و هەڵویستی جڤاکە نێودەوڵەتی دەمێکێدا کۆنەها ڕەوشە سووری بەڕەوشێکی گەلێک مەترسیداردا دەرباز بە بۆ نێزی 11 مەهانە شەڕ و کوشتار و توندوتیژی لە سووریا بەردەوامە ئیرۆژێک لە باژارە حەمسێبتنی نێزی هەفتەی هاوڵاتیان سڤیل بە دەستی هێزن ئەولەکاریە دەسەڵاتدارên سووریا هاتن کوشتن کۆ ڕێژە کوشتیان لە گۆر ئاماران هەیانها نێزی 7,000 کەسان لە پازەی ئادارە ساڵەبووری هەیانها لە سووری لەوی دەمی کۆشەڕاشە گەلێن سووری دەست پێکردە هاتیە کوشتن چەندین جاران داخواست هاتیەکردن کۆ جڤاکە نێودەوڵەتی هەڵویستێکی تون تەبی لە هەمبەر ڤان توندوتیژین ناڤ سووریا تێنە بکارانین بە تایبەتی وڵاتên کومکارە عەرەبی هەروە وڵاتی مەغربێ دەست پێشخەریە بە جڤاتە و لە کاریان نێودەوڵەتی کرد کۆ پێویستە لە سووریا هەند تەدبیرên پێویست بێنە گرتن ji بۆ کۆ سنوورێ بڤان هەموو تەپەسەری خوێنڕشنا بێتە دانان لێ وڵاتی سینێ او روسیا ویتو مافی ویتو لجواتا و لکاریان نێودەوڵەتی بکارانی لە هەمبەری کو بریارەی دەربچە دناوە وێ بریارێدا داخست لە سەتاتکردن کو دەسەڵاتên xwe ڕادستی جێگیرên xwe bike hêdî rewşa Sûriye beref alozbûnê dike lê dîsan ev yek jî nehat û duh Sergey Lavrov wezîrê dervê Rosya seredana Şamê kir û digel rayadarên Sûriya Kombo yadgar bi daxwaniye dû da car din piştevaniya Rosya bu Sûriya tekez kiriye her de heman dem de wekû karvedanek pêtirî 10 welatên cîhanê hem welatên alîkariya kendavî وڵاتên خەلیجی و هەم هەند وڵاتên دنیên ئەوروپا مینە فەڕەنسا و ئەمریکا و ئیسپانیا و ئیتالیا gelek وڵاتên دنجی بالیوزên xwe li Şamê ban kirin û taybetî welatên kendava Erebî jî daxwaz kirin ku balyûzên Sûrî li welatên wan derkevin gelo ev rewşa niha Sûriye rewşa pir me tirsîdara mirovî têda derbas dibe bu helwîstên civakê nêvdewletî heye niha helwîstekî yekîlayîne bi taybetî ku dibînin li berçavên ragihanê rojane bi dehan sivîl zarok jin tên kuştin qeyranî Sûriya هەڵویستی کۆمەلگای نێودەوڵەتی لە ئێستا دەبینە رە بەڕێزەکان وەکو ڕۆژانەوە لەسەر شاشەکانی تیڤ ئەبینن کە بە تایبەتی لە ئەم ڕۆژ نزیکی 7 کەس بەس لە شاری حمص بەدەستی بە گۆلەی هێزەکانی ئەولەکاری ئەنکۆ هێزانیەکانی سووریا کوژراون و هەڵویستی کۆمەلگای نێودەوڵەتیش بە تایبەتی بڕیارە ئاخری ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی کە ڕۆسیا و چین نەیان هێش دەرباز ببێ مافیڤیتان بەکارێن هەروەها دوێنێش سێرگی لافرۆف وەزیری دەرەوەی ڕۆسیا سەردانی دیمەشقی کە لەگەڵ بەرپرسەکانی وڵاتە کۆبووتەوە دیار بوو لە دوانە سەحەفیەکانیدا کە پشتگیری لە ڕژیمی بەشار الەسەد دەکا هەر بۆ هەڵویست وەرگرتن دژی بەڵێ بۆ زیاتر گوتو بێش لەسەرەمەش داستان لە کەرکووکەوە لەگەڵمان کاک داستانم کەتەوە باش دەستخۆشیان بەرنامە یەکەم زۆر سپاس هەموو کەسێک دەتوانێت بە ئازادانە بیر و وای خۆی لە بەرنامەی مایکی خەڵک دەردبڕێ بەتەئکید من لەسەر شەوەرەکەی ئەمڕۆتان هیوادارم بە کاتەکە زوو دەستەکات کێشێتەوە تا خوێنی ئەو گەنجانە بە ناحەق نەوڵات و خوێنەوەشتن نەمێنێت و چونکە دش بە نامرۆڤایەتی و کەس ئەمری پێ بە باش نییە بێگومان ئەوە نەک بە خواستی تویە بوو بەشارە لەسەد خواستی جوواکی نێودەوڵەتیشە بێژگە لە دوو وڵاتی زەرهێزی دنیا بەڵام هیوادارین بەشارە لەسەد یەکی خاستیاوانیش خاستی کەسێکی وەکو تو کە هاوڵاتین وڵاتەکەش نییە بەجێ بێنێت گۆڤند لە هەولێرەوە کای گۆڤندم کاتەوە باش ئەلۆ بەڵێ ئێوارە باشبوو بوورە هۆگر لە کەلارەوە نەک هۆگۆبار لە هەولێرەوە کاکوێگر زۆر دۆڕۆیشتوانیە کاکوێگر لە کەلارەوە جوڵا من برای عزیزم من وەک هاوڵەتی ئیستادا کە لە بەردەم شاشی تیڤەکان دانیشتبوو دیمەنە تراشیدیانە بینم لە سوریا بەڕاستی کردێن و کەناڵەکانی دنیا بۆمان جوتنەوە ینی هەموویان دیمەنی سامناک دیمەنی تراژیدی پێم وایە چوتە قاڵبی خانەی تاوانی جنۆسایدەوە یعنی بەشار و کەتایبەکانی بەشار و بنەماڵی ئەسد لە سووریا بەڕاستی کەوتونەتە گیانی خەڵکی بەشمێنێتی سووریا بە کورد و عەرەب و هەموو پێکاتە جیاجیانەی کە لە سووریان ینی مرۆڤ کاتێک کە دیمەنی مناڵیش پارچە پارچەکرا و گەنجێکی پڕک دەرهێنرا و کەسێک ئەبینێ لە کۆڵانەکانی ئیدلیب و حیمفاک و ژێبەڕاستی فرمێش بەچایەتە خوارەوە ئەوەی مایە سەرنجە و مایە تێبینیە برای عزیزم بێدەنگی بەڕاستی بێدەنگی گۆڕەپانی سیاسی دەولی نازانم بۆ کاتێک کە لیبیای دەوڵەمەند بەنەوت نیدای دەوڵەمەند بە سامانە سروشتەکان هەموو دنیا بۆنەسەرەوەی کە بەشین قەزاقی بڕوکەن ئەی بۆ هەمان بڕیار بۆ هەمان بڵێن تەحفوظ ناکەن لە سووریا کە بەشار و بنەماڵەکەی ئەو تا کاگەر لە مێژووی یان فەرمانی خۆپیشاندانەکان هەتا ئێستا نزیکی 7,000 برێتاوان و سڤیلیان کوشتووە بەڵێ ڕاستی ئەمە تاوانێک کە حەقا کەناڵە کوردەکانی ئێمە بەتایبەتی لە کوردستان بەڵێ بێگومانیش کە بە میلیۆنان کوردیش لە وڵاتە ژین ڕۆژاوای کوردستان کە بەشێکی زۆر لە پارچەیەکی کوردستانی شەکەوێتەوە و ناوچەیە بێگومان کەم تا زۆر ئەوانی زەڕەرمەندی ئەو ڕەوشەی ناوخۆی سووریا بن ڕێباس لە شاریا و لێرەوە کاک ڕێباس ئەم کاتەوە باش
کاک ڕێباس کاک ڕێباس یارە دەنگم وەکو پێویست بوو ناڕوە بەڵێ تەماشاوانە نێژەوە کۆمە گوتی ئەف ڕەوشە کورد ناوا سووریادا دەرباز دەبە کریزا سووریا باندۆڕیاوەیە یا ئارێنی و نەرێنی بوو سەر ڕەوشە کوردانجی بێگومان هەیە بەتایبەتی لە ڕۆژاوای کوردستانی کودنەهادا چەندین ملیۆن کورد لەوەر دەژین و ئەف کریزا سووریا باندۆڕیا خوا لەسەروەیە گەلو ڕۆژاوای کوردستانی ڕەوشە کوردان ستاتویا کوردان پلان و ستراتیجا کوردان لە هەمبەر vê ڕەوشە کوونها لە سووریا هاتووە ڕۆژەوێ چاوایە هەیە چەندێ دە ئاستێ خزمەتە دووزارەوەیە گەلێ کوردەیە لە سووریا ڕێباس لە شاری هەولێرەوە ئەگەر جێ لە دەنگی بێم جارە کاک ڕێباس ئەم کاتەوە باش کاک ڕێباس بەڵێ بەڵێ تەماشاوانە نێژەوە کۆمە گوتی لە کوردستانە سووریەژی جواتە نیشتیمانیا کوردی هەیە هەروە ئالیێندنجی هەنە فعالیەژی خۆشبەختانە نەها هەموو داخەزە یەک ڕێزیە گەلێ کورد دەکەن و داخەزە لە هەفت نزیک بوونێ دەکەن دنهاژیدا ئەوە تایبەتی هەڵویستی جوواکان نێودەوڵەتی لە هەمبەر سووریا هەیە چەند تێنەرخاندن بتایبەتی ئەف ئیزدیواجەتە کۆ هەڵویستیدا تێتە دیتن دەمێکێدا لە هەمبەر لیبیا هەڵویستێکی تونتر هەبووە ئەف ڕێژا کوشتیا لە سووریا پێترە و پێتر گیڤاشتنجی هەیە بوو هەڵویستێکی تونتینە ڕێباس لە هەولێرە کارام جارە جێ لە دەنگم بێ کاک ڕێباس بەڵێ کاک ڕێباس هیوادارم بەڵێ فەرموو جوارتان باش باشتر والله من بڵێن پرسیارەکەی من پەیوەندی بە بەرنامەکەتانەوە نیە ئیتر نازانم گلەیەکەی خۆم بکەم یان نەیکەم وڵێ بۆ سێوەم جارە تو هاتیتە سەر خەت و دەنگی تۆ وەکو پێویست نەگەیشت ئێستا توانی بە تاکید سەرنجی خۆ بەڵێ باس بە کورتی بەڵێ جان والله من گلەی خۆم لە حکوومەتی هەرێمەکەم ئێمەوە کەم هەندامێک پشوێ خراوی لە کۆمەڵگایە مانگانە 150,000مان هەیە ئەویش دوو مانگارێکە ئایا دێت نایەت یعنی نازانم حکوومەت کەم ئەندامی ناوێت یاخود یان کەسێکی لە بیرۆسوین یعنی ئەگەر عایلەکانی خۆمان نەبێ بەڕاستی ژیان بۆ ئێمە زۆر زەحمەتە لە کوردستانە بەڵێ کاک ئەوەکارم لە بەرپرسان و لە حکوومەتی هەرێمەکەشوێ لە گلەیەکەمان دێ و زۆر سوپاس بۆ ئێوەش بەڵێ کاک ڕێباس سەگوو کەم ئەندامێک لە هەولێرەوە هیوادارین شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجی تۆ بێ دانا لە چەمچەماڵەوە لەگەڵمانە کاک دانا ئەم کاتەوە باش بەڕێزی من هەموو کاتێکت ژیانی توێ باش وەڵام من سرنجە تێبینەکانم ڕاستی بۆ شاری سووریا شتێکی ناخۆشە بەڕاستی ئەو ڕۆستی ناشرنی نوانەوە بەرامبەر بەگەلەکەی بەڵام ئێوە نازانم تا چەند خەفەت لە وڵاتی خۆڵان خۆیتان و بە وڵاتێکی تر بێت سەرەکەی بۆ چوونێ مەهات وەکو گەنجێک هەموو گەنج لە کورسانە پرسیارێکی لێفەیە خود وەڵامی جیلیەکەی زۆر بەداخەوە بەڕاستی خەفەت دارانی سەرەکەی تۆ ژیانی نیە ژیانی ناگونجاوە بەڕاستی ئێمە وڵاتەکەی خۆمان بە خەفەت و کوردستانێتی جا نۆبێ خەفەت لە شارێکی دیکە بخۆینەوەیان نازانم سپاس بۆیەوە سپاس بابێ ڕعد لە ئاکرە دیگەلمەیە بەلێ بابێ ڕعد فەرموو ئەم دەمە باش کارە کار هەموو دەمێنتە باش بن کەرمکە والله من بابێ ڕادەنگێتەوە کۆ پێویست نایە تەمەکە جێخە بچێک بەدلکەی بەشکەم شەبەکە باشتر بە کارە کار بەڵێ داواکاریکم لە کەنالی ئەگەر بەڵێ لە خزمەتان فەرموو واللهی بەرنامەیتان هەبێت لەسەر موچەی پێشمەرگەی ناوچە و لقەکان بەرنامەی دەخوازی نەبێت سەرنجەتە بەرچە فەرگرین بابێ ڕات لە ئاکرێ سپاس بەختیار لە شاری کەرکووکەوە کای بەختیارم کاتەوە باش ئەم کاتر باش برای بەڕێزم هەموو کاتێکیت فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێکەم پێشەشی زۆر سپاس من سوالێکم هەیە ئۆپسیۆن شەقام ئەچێتە سەر جادا بۆ گۆڕوونی حکوومەت لەوەی کە گەندەڵە وانە خۆم نەفەرێکم لە سلێمانیەوە هاتم ڕێ سلێمانی گیرا بوو بەڵێ چەند تەلەبەیەکی کەوا خوێندکارن خوێنیان تەواکوێت داوای مافی خۆیانەکەن ڕێیان لەو خەڵکە گرت بوو کابراایەک نەخۆشی پێ بوو وتی من کاکە نەخۆشم پێ وەڵاوە کتابەکەی دی پیرێژی باجیانەدا قەنەعەتم پێ بکە من ئەڵێم بە 100 کەس جەنابەت بڵێ بە 200 کەس لەو سایەقە دراوە ئەمە ئوسلوبی شەقامە ئەگەر شەقامەوا بێ لەگەڵم حکوومەتیان فەرقی چییە بەڵێ کای بەختیار بێگومانەوەی تۆڵی ڕەوشێکی تر بینەرانیش ڕای بارایی خۆیان لەسەر بدەن بەڵێ میران لە هەولێرەوە کایک میران ئەو کاتتان باش هەموو کاتێکیت فەرموو سوپاسانەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم بەڕاستی من وەکو ئەو ڕەشەی سووریا بینم بە حەقەت خاصەتەن ئەو کوردانەی کە لەوێ بەشداریان کردووە ئێستا بە
گروپ هاتن لەسەر شەقام هیوادارم ئەوانەی ئێمە ژوابن بەرامبەر بەڕژێمێک کە ئەوێت ئاوا لە گەنجەکانمان بکات لە کوردستان بەتایبەتی ئێمە لە سایە حکوومەتێکەوەین لە کوردستانە ینی تاڕادەیەک ناڵم زۆر باشە و زۆر ئیشی کردووە بەڵام ئەگەر بێت و لەسەر هەمان ڕێڕە و پێڕەوی خۆی بڕوات تاکیدم لەوەی کە حزبی ئیسلامی سیاسی دێتە سەروی هەموو حیزبەکەوە لە کوردستان بەڵام کاک میران لە سووریا یەکی ڕژێم و یەکی نیزام و یەک دەستور و یەک سەرکردە هەیە لە کوردستان لە کاتێکا سیستەمێکی کراوە هەیە بە پێی هەڵبژاردنەکان ئەوانێک کە ئێستا دەسەڵاتیان بەدەستەوەیە شەریعەتیان هەیە بە پێی هەڵبژاردنەکان ئەوە نەچووناوێ بە پێی ئیتیلافێکی فرەیی کە دەسەڵاتی گرنە دەست بەڵام ئەو ڕەوشە ئێمە پێت وایە جیاواز نەبێت لەسەر لەگەل سووریا لە کاتێکا کە هەڵبژاردننی تریش پێشوەختە هەڵبژاردننیش لە بەردەم گەلی ئێمەدایە دەزانێت چیە کاکە من وەکو خۆم کە ئەیبینم لە کوردستانشە لەگەڵ کۆمەڵێک کەسا لێ ڕاهاتوین ئێمە کە ناتوانین وازیان لێبینین ئەوانە ئێمە کە ئێستا لەسەر حکومن و وامان لێ هاتووە وەکو نەخۆشی ڕۆمانتیزمە کە تۆ ناتوانانی هیچ شتێکی لەگەڵ کەواتەوە کۆتوالی ئەمە خەتای کۆمەلگەشتەیە وەکو تواڵی بەڵام بابێنەوە سەر ڕەوشی سووریا من کاوەی ئەبینم لەو کۆنفرانسە کە باس کرا کە رووسیا بە وەزیری دەرەوەی قەتەڕی وتی ئەگەر بێت و تۆ باسی سووریا بکەی ئەوە گوتی واد لە یەکەم کە تۆ ناتوانانی سووریا پێ بزانیتەوە قەتەر پێ بزانیتەوە لەسەر خەریتە ڕەشیەکەینەوە باشە ئەگەر حزبی ئەو دەوڵەتە عەرەبیانە ینی وەکو خەلیج ئەگەر بێت و هیچ شتێکیان پێ نەکرێت یعنی ئایا بەو خەڵکە هەموو ڕۆژێک کوشتار و بڕین و ئەوانە من لەو قەنەعەتەدام ینی ساڵێکی تریش بەردەوام بێت ئەو بەڵێ کاک میران ئاراست لە چەمچەماڵەوە کاکی ئاراست ڕەوشی ئێستا سووریا بە تایبەتی ئەو ڕەوشە خێناویە کە ڕۆژانە بە دەیان کەس لە مناڵ و ژن و پیر کوژرێن چۆن لێکە دەیتەوە کاکی ئاراست بەڵێ فەرموو کاکە دەستخۆشی و زۆر سپاس وەڵی بەڵام هیوادارم کە جۆمە بگرمەوە من بگەێنە بەرپرسە ئێمە کۆمەڵێکی یعنی توخانەی فیدراڵی بەڵێ کاکی ئاراست بەداخەوە شەشمان دەنگی تۆ وەکو پێویست ناگا بەڵێ هیوادارین دووبارە کاکی ئاراست بتوانێت پەیوەندی بکاتەوە نەورۆز لە سۆڕانەوە دیارە پەیوەندی نەورۆزیش داخەرە کاروان لە هەولێرەوە کای کاروانم کاتەوە باش بەڵێ زۆر سپاس فەرموو السلام علیکم عەلەیکوم ئەسسەلام بەڵێ زاویەم دەکەم من دەستدای ناکەمە چۆرەکە بەس گلەیەکمان هەیە بەڕاستی لە کەناڵەکەتان فەرموو کەناڵی ئێمە کەناڵی ئێوەیە فەرموو لە خزمەتێ بەڵێ خبولەکە بەش پراوە لێماوەگرن زۆر مەمنونتان دەبین بەڵێ فەرموو بەڕاست لە کاتێکدا سەپاندنەوە نوێی خەڵکی شاری هەولێر و بەگشتی و بە کوردستان بە هەموو لایەکیەوە مسلمانە بەڵێ ئەنگواگە نەپەتوانین لە ڕۆژی لەدایک بووی لەم پێشبارێکا قسە خۆرکە بکەن و دزایەتی خۆرکەسناکە بەڕاستی لە کاتێکدا لە شەوەکەی بەرنامەیەکەدا بەزار ڕێکلامێک کە دش بە هەموو خەرچی بوو بەڕاستی ئەگەر ئێوە دەتەوە لەڕێی پێیجەکەی خۆتانەوە ڕاپرسێک بکە ڕاپرسیەک بکەن سەبارەت بۆ بەناو خۆتان حەستا دەتوان بن و پێنج خەڵکە لەگەرە بەرنامەیدانە ئەگەر پێشنیارێک بکەن تۆزێک ڕێز لە سعودەتی خۆرکە بگرن بەڕاستی خۆشە ئینسان کاتێک ئیمانی بە شتێکی بەتڵ بەجا ئامادەیە قوربانی بکە لە پێناوی بەڵێ کاکی کاروان سپاس بوو سەرنجەکانت بێگومان ئێمەش هەر مسلمانین و ئێمەش ڕێژ لە هەموو مسلمانەکان و بێجگە لە مسلمانەکان بێگومان لە ناو کوردستان ئەدیانی تریش هەیە ئێزدی مەسیحی کاکەی شەبەی ئێمە ڕێزمان بۆ هەموو ئەتیافەکان و هەموو ئەدیانەکانی تریش هەیە ئەو بەرنامە ئێمەش بەرنمەیەکی تایبەتەوە و ئەو کەسانێکە قسەشتیاکەن هەمویان ئەکربینی پیاوانی بەڕێزی ئاینینەوە و هەمویان بە شێوەیەکی منطقی بە شێوەیەکی زانستی و معرفی باس لەسەر دینی پیرۆزی ئیسلامەکەن بەڵێ سپاس پەیوەندی کات باوکی ڕاست لە ڕانیەوە بەڵێ باوکی ڕاست فەرموو کاکە ژانم کاتتان باش هەموو کاتێکی جەنابەت فەرموو برا وەڵام من لە تەوەرەکە دەردەچم دەمەوێت باسی شتێکی تر بکەم بەڵێ لەسەر ئەم ئابوونەی پێشمەرگە و پۆلیس و ئەمانە دەمەوێت بەڕاستی تا ئێستاش ئابوونە لە پێشمەرگە و لە پۆلیسەکان وەردەگیرێ لە هەندێک شوێن بە بەڵگەوە لامە هیوادارم ئێوە ئەوەی بگەن و کە دوێنێ وابزانم کاک دەباری ئاوا قسەی کردو دەبێت دەڵێ نابێت لە هیچ شوێنێک وەربگیرێ
ئەوان بە تۆبزی ژوەری دەگرن. بەڵێ باوکی ڕاست سپاس بۆ سەرنجەکانت. بینە لە بەرەزەکانی ئێمە باسی تەوەرێکی گرنگێکین کە ئێستا هەموو ڕاگەاندن و میدیای جیهانی سەرقالە پێوەی تەوەری سووریا کە سووریا سنووری ئێمەیە. سووریا بەشێکی زۆری کوردستان لەوکەوێتەوێ. ڕەوشی سووریا لە ڕەوشێکی مەترسیداری زۆر گەورەدایە. ئەم ڕەوشە هەموو جیهان لە خۆیەوە سەرقال کردو. هەموو نێوەندە گرنگەکانی بەریار بەدەستی جیهان ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی نەتەوەی گرتووەکان کۆمکاری عەڵەبی یەکێتی ئەوروپا حتا لە دوای بڕیارە یەکێتی ئەوروپا بڕیاریداوە کە کۆمەڵی سزای تونتر لەسەر سووریا بسەپێنێ کە بێگومان ئەمە کەم تا زۆر بوو سەر ئێمە ڕەوشەکەش تەئسیر لەسەر ئێمەکە. پێمان باشە لەسەر تەوەرەکەی کرد ئێوەی بەڕێز سەرنجی ئێمە قبول بفەرمونون. باوکی فوات لە زاخۆ بابێ فوات لە باژاری زاخۆت گەلمەیە. بەڵێ بابێ فوات مرحبا سەر چاوت من فەرموو. حاڵێتە باشی گەلێک باشم سپاس فەرموو. سەبارەت تەوەرێتە بەڵێ جهی خۆتەر قبیل ناکەن سووریا ڕژێما ئەسەدی يعني جينا كافرا ودولة عرب حصلوا كأخوة شركي ولا جريمة يعني كاس دولة عربية هاري كاريا وناكدا ونقاد جي يعني كفتوات قرن دولة عربية كاس بله هردي لبمو كاك هردي كاك يانم كاتو باش همو كاتيكت دەستخۆشی بەنامەکەش لێکەم و ئەمەوێت یەک پێشنیاری خۆم ڕابگەن و بەنامەکەی بەڕێستان سەبارەت بە و برادرەی کە باوکی ڕاز لە زاخۆ و نەڕانیە بوو شتێکی وا بوو کە پەیوەندی کرد باسی لە شتێک کرد کە دەربارەی ئابوونەی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و ئەم شتانەوە بوو لە ڕانیە بۆ بەڵێ فەرموو بەڵێ خۆم کەسێک مەکو و کارمەندێکی ئاسایش کە چەند مانگێک پێش ئێستا ئابوونە و کاری حیزبی و هەموو شتێک ناو دایرەکانە قەدەغە بووە ئەمەش بۆ دنیاکردنەوەی هەموو بینەرانەڵێم با بزانیت ئەمە شتێک نییە کە تەواشەی بینەرانی پێ بکرێت هەر کەسێک کە لە خۆی قسێک بکات داخوازی شەکەم کە هەر کەسێک و شتەکان بەڕاستی بڵێت و نەک درۆ شتێکی پێوە بلکێنێت بەڵێ کایک هەردی سپاس ڕزگار لە شاری سلێمانی کایک ڕزگار فەرموو ئەلو براکەم بەڵێ وەنی بەساقا زۆر سپاس با قوربانە بم خوا نەکا سپاس ئەزەر نەبێ پرسیارێکمە بوو بەڵێ فەرموو ئێمە پێشمەرگەین لە وەزارەت پێشمەرگە حتا سەیس موچێکمان بۆ نەکرا و کرێچین و کرێخانوین و مەسرەف کەواتە پێشمەرگی ئەوە چۆن تا ئێستا موچەت نییە جان چۆن تا ئێستا موچەت نییە بوو وەڵام موچەکە وەرمان نەگرتۆ فەرمووی بەیانی نوێی مانگە سەحەبخانەکە لەسەرمان ناوەستێ بەڵێ هیواداری سەرنجی توش گەشت بێ چەکدار لە باژارێ زاخۆکایەک چەکدار دەم باش الو بەڵێ انا برنامج تاعكم گەلێک سپاس کەرمکە انا ببینم باژێر سووریا يعني هزارها کەس ڕۆژانە تێنە کوشتن و ئەم نابینن دەولەتێک عەرەب خاڵێت خودان چونکە دەولەتێک دەستکورتە فەقیرە هەگەر دەولەتێک زەنگین بۆیان بژن تێنەف بۆ دەولەتێک عەرەب خاڵێکدا خودان تایبەت دەولەتن بیانیژت يعني بديناتا خالي نكرنا خدام بولات سوريا سوريا تش بنجاكي اقتصادية بقواني نجلو بله بله دولتك دستورتش در هند چه باشیر يعني بيجي چه دولت عرب خالي ناده خدام بله كسار هر الباجار زاخو كاي كسار باش زمت باش باشتر برا فرمو والله ما عنده اقول سر بيشمرگه يعني موچه ما يعني دمانگا که موچه رعایه لیاتی دمانگا جاره کردن ما دوامش 21 بحفته بعد همین ظلم شرطه بوم دوام بحفته کناسایش هفته ولی سر پیشمرگه به سر کرده بشه پیشمرگه منو پیشمرگه بله دومی ویدارن تشتاق بوم بيت كده هكا ما هل في حاجه ما مهل شي مولا فاتشي ترى ملك اي كسار لزاخو کو پیشمرگی کی ویجی گلین خوانه ولی هیدارین جن پیمانی دار گهداریه تشکر به خاله رش لمخموره و خاله رش چوری باشی منظور باشم تو چونی سپاس باشه حالت مثلا چوری سوریا و براجان بله صدام حسين او شيء نكد يا صار يعني او نوع ضغط الشمال باران او شيء او نوع نكد سلام مظاهرات ولا لا براجان يعني تريشتي في عربي كردستان هم يستيها همو كردستان كان همو كردستاني ايران وتركيا سوريا يعني برامبر او شيء حاول سوي بله
باوکیڕان سپاس باوکیڕان لە شاری سلێمانی کاک بەڵێ باوکیڕان فەرموو کاتتان باش برا هەموو کاتێکی جەنابەت کاکە جان بوو برن پێشی دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم زۆر سپاس سەبارەت بەو برادەرەی کەوتی ئابوونەوشتی و ئاسایش بۆ ئازانم بەڵێ جا ڕێزمێ بۆ برادەرە تەمان هەتا ئێستا لە ڕیزەکانی پۆلیس و ئاسایش هەر بەردەوام ئابوونە وەرگرتن شتەوتم بۆ زانیاری بەڕێسان بۆ زانیاری ئەو برادەراش جەنابەت ئاسایشیت نەخێر بەس لە نزیک و ئاگادارم بەڵێ زۆر سپاسانەکەم دووبارە سپاس و بەڕێزت باقی لە شارە زۆرەوە ئەلو بەڵێ کاک باقی فەرموو کاکە دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم تەوەرێکی جوانە بەڕاستی زۆر سپاس بەڵام من شەر تێبینێکم هەیە لەسەر ڕەوشی سووریا پێشم شتێک سڵاودەگیانی پاکی هەموو شەیدان بەڕاستی ئەوانە خوێنی خۆیان لە پێناوی نیشتیمانەکان بەختەکەن ئەوە خۆمانژە و ئەو فیداکاریەمان کرد بۆ خاکی خۆمان ئیشەڵا گەشتبینیشم بە ڕوخاندنی ڕژێمی بەعەز لە وڵاتە و ئازادی بۆ کوردەکانی هەموو گەلی سووریا و بەتایبەتی کوردەکانی سووریا وەدایەوەیش هیوادارم کۆماری چین یا وڵاتی چین یا وڵاتی رووسیا بابەتن بە ئەو بڕیارانینەتەوە یەکگرتوەکان مافی ڤیدۆ بەکار نێرن دژی ئەو ڕێکوتنامە بەڵێ شیرمان لە باژارە زاخۆ دیگەلمەیە ئێوە باش باشتر کێک شیرمان فەرموو سەبارەت بەرنامەی وە بەڵێ خودی از بیشم بلا کرد لی خانه هنم عربا و اوان 10 جارتی برای کردانی نزدلیوان که خوش بی حتی دهی بی کرد فریق که طبقانه چون برام بری وان 24 کرد کشتم به سیجون سبب از بیشم اوه یوان خودی دبنتان راتی هست بله میرزا لە شاری سلێمانی کاک میرزا کاک میرزایکە گوێ لە دەنگمە گەرە کاک میرزاش باوکی ماکوان لە شاری هەولێرەوە وەلێ باوکی ماکوان فەرموو دەستخۆشی بەرنامە لێ دەکەم زۆر سپاس برادرە جوابی ماکوانی دایەوە جوابی هەرگی دایەوە ئیتر یەک جوابەتە بۆی تابوونە ئەدرێ و کۆتایی دیارە هیچ لە قسەکانی باوکی ماکوانتە نەگەیشتم هەر خوشی تەلەفۆن بێگومان داخست هەڵۆ لە شاری سلێمانی لەگەڵمانە ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت کاک هەڵۆ زۆر سپاس سەبارەت بەو برادری کە باسی یابوونەوەی کرد کاک هەڵۆ تەوەری ئێمە تەوەرێکی تایبەتە لەسەر سووریا ئێمە داواشمان کردووە تکایە ینی ئێمە لەسەر هەموو بابەتەکانی تر بەڵام ئەمەوە وەزێکی زۆر حساس و هەستکارە سەیری هەموو تیبەکەم بکەی هەموو تەرکیزە سەر وازەکەیەکەن پێمان باشە لەسەر تەوەرەکەیەکە قسە بکەی گەلێک باشترە ئەگەر بە کورتی سەرنجی خۆ بگەێنی فەرموو کاک هەڵۆ کە من حەزەکەم تەنایە گوشە بڵێ من خۆم ئاسایشم لە سلێمانی ئابوونەوە تای سلێمان وەرەگرن یعنی نازانم برادرە لەکوێ نووسیوەکە و قسەیەکات بەڵێ زۆر سپاس بۆ تەوەرەکەی سپاس سەربەست لە شاری سلێمانی کاک سەربەست ئەو کاتتان باش هەموو کاتێکی جەنابەت فەرموو دەستخۆشتان لێ یەکەم پێشتی داوا لەو برا بە ڕێزانەکەم با لەسەر تەوەرەکە قسە بکەن بەسە ئێمە شیوادارین ئێمە شیوادارین بەڕاستی تەوەرەکە تەوەرێکی حەساسە کاتێکی حەساسە هەموو دنیا پێوەی مەشغوڵە داوایان لێ یەکەم لەگەڵ هەموو ڕێزیشەوە بۆە برای بەڕێزم سەبارەت بە سووریا دیارە سووریا دەوڵەتێکە لە دەوڵەتە فارسیانە و لەو دەوڵەتە پیا و کوردانەی ناوچەکەی لە خۆ هەڵاتی ناوەڕازدا ئەو ڕۆژانە سەلماندی کەوا بە تۆپ لە شارەکانی خۆیدا و وەک سەدام ئاسایی هیچ بەزەیی بە ملەتەکەی خۆی نەهاتێتەوە و ئەگەر ڕوخانی سووریا ئەهەمیەتی ڕوخانی سووریا ئەگەر بۆ ملەتی سووریا بە عەرەبیشەوە بە هەموو نەتەوەکانەوە ئەهمیەتێکی بێ بەڵام من وازانم بۆ کورد چەند ئەهمیەتیشی هەیە یەک لەو ئەهمیەتیانە ئەهمیەت زۆربەی کوردی سووریا تاکو ئێستاکە بە سووری حساب نەکراون خاکەکەی خۆیانە ئەبنەوە سووری ئەبنەوە خاوەنی خاکەکەی خۆیان دووەمینیش وەکو کوردستانی گەورە من وازانم منفەزێ وا بۆیە منفەزێکی ئاویمانە بێ لەسەر دەریای ناوەڕاستە و ئێمەی کوردی کوردستانی باشوور پێویستە بە هەموو شێوێ پێگیریان لێ بکەین و دەستی یارمەتیان بۆ درێژکەین و هەروەها ناڕەزاییەکی گەورەش بەرامبەر
سەگفرۆشانی عالەمی وەکو رووسیا و سین پیشان بێن کەەوە ئەگەر دەرمان وایە بە ملەتێکیان بفرۆشە ئەوە دەستخۆشیان لێ بکەن بەڵام بۆ بازارە سەکەکەی خۆیان فەرموو دش بە هەموو جیهان بە هەموو ڕێی عامی عالەمی بە هەموو ملەتانی بە ئیسلام و بە ئاینەکانی کەسەوە بیتویان استعمال کرد جێگای شەرمەزاریە بۆ ئەوان نازان بە لە منتەڵەقێکەوە داوای ئینسان بەڵێ گای سەربەست بەڵێ سوپاس بۆ سەرنجەکانت بەڕێزان دوایام ناوبەرایە لە سەربەست تکایە لەسەر ئەم بابەتە بەردەوامە بین. دووبارە سەلاوتان لەبێ بەڕێزان. ڕامیار محەممەد لەسەر تووری کومەڵاتی پەیجێ نارتیاڵێ بەڕای من ئیتر کاتیەوە هاتەوە کە جیهانی گرتو بێت و دژی سووریا بواسێتەوە دەبێت زۆرترین ئەو خوێن ڕشتنە کوتای پێبێنێت هەروەها کاوار باوی دەبێژە بڕاستی قەیرانە سووریا ژە چارچوبێ خوا دەرکەتیە و هەڵویستی جڤاکێنێ دەوڵەتیژی بە هەزرا منەوە ئەو دەبێژە یێلاوازە ژبەر و هەر دەوڵەتێکی لە دوو بەرژەوەندین خوا هەڵویستی خوا نیشان دەدا دانا قادافاری ئەڵێ هەموو هەڵویستەکان زیاتر بەرژەوەندی سیاسی و ئابووری ڕاچاو دەکەنێک ئەوەی ڕۆڵێکی مرۆڤ دوستانەیان هەبێ. بەڵێ ئەحمەد لە ڕانیەوە لە گەلمانەکە ئەحمەد ئەم کاتەوە باش ئەم کاتت باش باشێ زۆر سپاس فەرموو بەڕێزی وەڵام دەمەوێت لەسەر تەوەری قسە بکەم بەڕاستی بەڵێ خۆم پێشمەرگەیەکم لە فەوجی کاکۆفرێت معاشەکەمان کەمە 400 لە داوامان دەبەدێ بەڕاستی نەقەرە بوو نەزیادە هیچ شمولمان ناکاتەوە هەروەها بێ معاشەکەمان یان بە شکرێخانووە یان ڕێگاوبانە دەبەدەیە بەڕاستی نەقەرە بوو نە هیچ شمولمان ناکەن ئەمە بەڕاستی داواکاریەکمانە یانەوەتە داوامەکە چاکریانەوەتە معاشەکە زیاد کرد بەڕاستی حاڵمان حاڵنە هەموو لایەک زیاد بوو کاکە. بەڵێ کاک ئەحمەد هیوادارین سەرنجی توش گەیشت بێ کەماڵ لە هەڵەبجە ئەم کاتە باش هەموو کاتێکت لەسەر تەوەری سووریا من ئەمێ بدوم و چەند تێبینی کشمەیە ڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوەی خۆمان کە کەسێکی وەکو سەدام ڕژێم لە ناوچوو ڕاستی هەر هەمان شێوەی شەیەک لە سووریا کەسێکی وەکو بە شارەسەری جەگەرهێزێکی بەقەوت نەبێ باوەڕ ناکەم لە ناوچوونی هەبێت و زۆر ئەستەمیشە و هیوام وایە کە هەموو ئەو کەسانیش کە سەرۆک و دەسەڵات و کاربەدەستن لە وڵاتی ئێمەشە بچنەوە بە خۆیانە و تاوەکو وەکو ئەو ڕژێمانەی کێشیان بەسەر نێ. بەڵێ سەباح لە بامەردێ دیگەلمەیەکێک سەباح کەرم کە دەمێتە بۆش هەموو دەمێنتە ئەبوو ئەمەد بۆ مەڕنت گەرتەیە ئەس خوشحاڵم کەرم کە ئالۆ بەلێ بەلێ کەرم کە کاک سەباح منێک دەخۆزای بەلێ منێک دەخۆزای سەرۆکی هەرێمی سەر پێشمەرگەی گەڕێتن پرسیۆرە حاڵێوە بکێتە بەڵێ هیوادارین داخوازەتە گەشت بیت کاک سەباح هەڵگورت لە هەولێرەوە کاک هەڵگورت ئەم کاتەوە باش ئەم کاتە باش قوربان دەستخۆشی بەردەوامەکە لێ زۆر سپاس تکایەکە لەسەر تەوەرەکە بێ کاکی هەڵگورت بەڵێ بەڕێزم وەڵڵاهی دڵگرانین بۆ ئەو خێرانی کە ئێستا سووریا تێکەوتەوە بەڕاستی دەبێت خەڵکی کوردیش بەهاوڵێر دۆغی دەبێت کاکە هەڵوێستی وەگرن بەرامبەر بە ئەم خێرانە کوشتارگەی کە لە ئێستا لە سووریا ڕووەدا ئەگەر ئێستا بۆ پارتی وێشێتی گۆڕان بۆ خەڵکە چۆ سەرجادە بەڵامەت بۆ براکانی کوردمان کە لە سووریا ڕۆژانە 40-50 کەسە کوژدە کەسێک کەسێ ناتە سەرجادە هیوادارم خەڵکی کوردستان چۆن بڕێنە سەرجادە ڕزای دەربڕن بەرامبەر بەو کوشتارگەی کە لێس ئەمڕۆ لە سووریا ڕووەدا دەستخۆشی بەرنامەکە لێ سیروان لە بازیانەوە کاک سیروان ئەم کاتەوە باش فەرموو ئەم کاتە باش برا گەورە هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێگەم بەڕێز زۆر سپاس بەس هیوادارم جاتر ئیحتیمام بە بەرنامەی پێشمەرگە بزانێ ئێمە کەسێکی مەغدورین کەسێکین یعنی لە هەموو شتێکا مەغدورین ئەوە تا یعنی خاڵبەندیمان بۆ کراوە هەر کەسەی 25 خاڵ 28 خاڵ کراوە ئەڵێن عەرزەکان نادەن بۆتانەکەن بە شوقەت دوای 4 ساڵی تر یعنی دوای 4 ساڵی تر بۆچی ئێمە ژۆک و مۆزەفەکانی سیروان بابەتی پێشمەرگە ئێمە هەر بابەتێک گرنگ بێ بەڕای کۆمەڵانی خەڵکەوە گرنگی پێدەین بابەتی پێشمەرگە خۆم چەندین تەوەرم لەسەر کردووە هەر پێشاتێکە بێ ئێمە لێدوانی وەزیر و بریکارێ وەزیر و شوێنە پەیوەندیدارەکان وەرەگرین وەکو زانیاری وەکو کەناڵێکە بە زانیاریتان پێگەینێ بەڵام هەر تەوەرێکیش دەستیشانەکەن لە بەرەوام تەوەرەش گرنگە پێمان باشە لەسەر تەوەرەکە قسە بکرێت ینی تکایە بەڕێزان بە هەمومان پابەندی ئەوە بین کە لەسەر شاشە تەوەرێک نووسراوە بەرنامی خۆتان
خۆتانە بەتاکیت ئەو بەرنامە ڕۆژانەیە لە خزمەتیەوەدایە پێشمان باش هەر کەسێ بابەتێکی گرنگ بێ سبەینێ دوزبینەکەینە تەوەری بەرنامەکە بەڵام ێستا لەسەر بابەتێکی زۆر گرنگ و هەسیار قساکەین ئەوڵە وڵاتێکی هاوسی دراوسی ئێمەیە ڕۆژانە بەدایان کەستیا کوژرێت لەسەر مەسیری ئێمەش مەسیری ئەم وڵاتەش کەم تا زۆر تەئثیری هەیە بەڵێ نەجات لە ڕانیەوە کاک نەجات ئەم کەتەوە باش ئەو کاتێ باش سپاس بەڵێ فەرموو دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم زۆر سپاس ئەرێ باشە زەحمەت نەبێ بەڵێ بۆ تۆرێکدانان لەسەر کرێکاری لە خزمەتداین ئەم کرێکارم ڕۆژانە 30,000 بەتاکیت حەقیق کابراس پێش بەرگەیە لەگەڵ نیشان من ڕادەوە 300,000 هەیە ئەمشی سمیە بۆ دەمەوێ بەرنامێک لەسەر کرێکاردا دابەزێن بەڵێ سەرنجی تۆ گەیشت کاکی نەجات بەختیارە لە هەڵەبجەوە ئەم کاتە وەربەڕێزم هەموو کاتێکت کای بەختیار زۆر سپاسی کاکباکێکم بۆ تۆڕێ دای بەزان بەڕاستی ئەمە هەراونە توانین داواکارین دەخوای وەزن خوا دەست بگرێ بە باڵی ئەو کوردانەوە کە لە سووریاوی تر ئەمە هەر مەگەر خوامانێ بووە سپاسی تۆشەکەم بۆ بەرنامە جوانەک زۆر سپاس بەێ تەمەشەوانە نیشاد نهادا لە ناف کوردستانە ڕۆژاوان ڕۆژاوای کوردستانیژی gelekî pirzgirêk derkevin holê gelek caran taybetî ji aliyê hent ragihandan wasa deyên ku Kurdan jî di nava Rojavayê Kurdistan şebîha dirûz bûne lê ji aliyê Kurdan bi tevahî evêketê teratkirin ava hîn bînin jî dîmenê duhû yê serdana Sergey Lavrov wezîrê dervê Rosyayê bû cem Beşar û Esed serokê Sûriya کل جواکه نفدولتی به تواهی لگل هندنا کو چارچوبه بود صلات نهای سوریه به تدانین جبر کو دستاج کشتنا خلک سیویل بهرامکی راده بلام جبر هند برجواندیان ولات چین ولات روسیا پابندی بریارن جواکه نفدولتی نبن جبر کو اوان برجواندین خوانه و این دبینه بو یکم جار کد نهادا سوریه د چارچوبه کریزه کده د چارچوبه دورپیچه که دیپلماسی جی دایمشن بجین پیتری ده ولاتان دو بکورات فعل بسردنا لاوروف بالیوزین خال شامه و کشاندن هر وها هند ولاتم تایبتی علی کاریا کنداوی تاکیل سرنده کنیم کو اوجی که بالیوزین سوریا دخواست کنیم کو بالیوزین سوریا جی ولاتوان بجی بده لدربندی خانه و پیوندیک معنا گله باله کاک محمد فرمو چۆتان باش باشتر کاکە بەنسبەتەوە تەوەرەتانەوە تەوەرێکی زۆر چاکەتان بەزانەوە بەڕاستی باڵێ فەرمو من ئەمە دەوری ینی ڕۆڵی میدیای کوردی یا دەوری ڕاگەیاندنی کوردی لەم ینی دەورێکی وا نییە ینی بەڕاستی کە جێی سەرسومانی ئێمە ینی جێی ئەوە بێت کە باز بکرێت ئەی ئەو کۆبوونەوەی ئەنجومەنی نیشتیمانی کوردەکانی سووریا لە هەولێر ئەو کۆنفرانسی ڕەڤاندی کوردی سووریا لە هەولێر کە پێشتاندێک بە سەرپەرشتی سەرۆکی هەرێمی کوردستان بەسرا تۆ پەیامت وەکو ڕاگەیاندن ئەڵێم براکە وەکوین ناڵێم وەکو ڕاگەیاندنەکان میداکان ینی ڕۆڵیان نییە با بڵێن هیچ چاکە نەیانتوانێ و پەیامی دەبینێن ناو کاکە ئێمە بینامە لە ئەفغانستانە چەندی خەڵک بوو لە ژێر تۆ بوو تیارە ئەتیادی ڕۆین و پەیامی خۆیانە ناردو هیچ ئینیشانە بوو ئێوە تا ئیساق ئێمە حاد لە چوارچەوەی با بڵێ فەنادقا ئیشەکەین و چادۆری ناچینە ناو ئیشەکانەوە با بڵێن بەس تەنانەت تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەی ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکیە بینێ زۆر سوپاسی هێ نەکەین بەڕاستی بەڵێ کای محەممەد زۆر سپاس ئێمەش لە مەلەفی سووریا بە تایبەتی مەلەفێکی گرنگ گەرەگرین گەلەی جار وەکو یەکەم کەناڵی کوردی گەلێک جار پەخشی ڕاستە و خۆمان لە ڕۆژاوای کوردستان هەبووە حەدەسەکانەکە خۆیان گەڕینەوە هەر خۆم بەرنامەم کردووە لەگە چەندین سەرکردەی کوردستانی سووریا 6 سەرکردە 7 سەرکردە مەعشوق خەزنەوەی کە یەکێکە لە سەرکردە بەنابەنگەکانی کوردستانی سووریا کە لە 2004 شەهید کرا کوڕی ئەومان هێناوتە ئێرە باسی ڕەوشەکە کرد ڕۆژانە شڕۆڤە بووەکەین لێت بەدوادەچوونی بابەتەکە بە شەیەکی منطقیکەنەوە یەکێک لەو شاد حالانە بەرنامەی ئێمەیە شەریف لە باژارە دووکە دیگەن ماکاک شەریف دەم باش بله برا مثلا تایر سوریا بله نظامك اشتراكية دكتاتورية كبشار الأسد شو فرق بين كرديان عربي عن مسيحان هر أولى قاعدة بتكشتني الكابل الزخ قلت يعني على قامة ما تيغنين مثلا واجد المبنى مثلا ثلاث أفغان هذا كشتن هذا كشتن هذا وبهر النظام البشري كشتن هذا كالكي سوري ده هذا كشتن يعني شو فرق بين كرديان عربي أختي كشتني وقت كالكي سوري تواريخ وقت بشورة شدانا بود اللي بتيغنا بدل ما يبتدأ وهم حاصلين جارت يعني زيتين وقت يعني ما هيك بهذا الشارع اللي بزيد بقى أصل نظام هذا بقى ترى ظلم شخص كذا بقى ولا يمكن نظام اشتراكي بدل مسألة تبتدأ هر نظام قريبة هر ملتك قريبة
فساد اداری چطوری دا، فساد اقتصادی چطوری دا، فساد اجتماعی چطوری دا، فساد مالی چطوری دا. استفاده سریع من هیداری استاد بلدی من باید شکل استاد سریع نبید ام خوب حاصل و ام چهار سرکی. بله رزگار لشاری هولی روا کایک رزگار هم کتاب باش فرمو. ايوه باش باشتر بجنابت. لا هرير عفوا لا هرير بله خوش حالي. برز ممل سر او تواري كراوا تلفون بور. بله. کایک رزگار گرل سری پیوندی نما عمر لسرو چاوا. أبو كاكا شوني؟ زور سپاس. أحوال باشا كاكا. والله من باش انبسطوا باش بي وفرمو. عمي زور كاكا مالي كاكا سنة تورا كش لا دم داعي لبرز. ناسا ايا. زور كستي لا دوا تشبه شغل والله. بيش مرقم أول سنة ميزة هالدلين كاكا جات كراو. بله. معاش ما ورق الفيشة. وكو زماني قديمة. آره والله. لستورا كي جنابي شتكاكا إير ليبيانية سوريا ليبيانية نوتينية أمريكا لسري وزابنا دروزة كدروزنا تيجي كاكا بله أحمد لباجار زاخو كايك أحمد دم باش دمت الوقت كرمك وفي جريمة روجي حفتي بين كشتان ما مسلمانين ما كاسينا خالق خدان ما كردستان غير خالق خدان راستی ما خالق زاخو پیگل اینا واشا خدا بجن جهاد اسیه که ما بود جهاد خوده خدا بشار فک کافره هنگی تا باش نایت مکایک احمد ترچابید حمید لشاری اولیره و کایک حمید ام کتا باش سلام عندي به او كاتتا باش بله کای حمید بتاكيد لسر تورق قصه كي فرموا بلام او ازدواجيات الهالويستي كومالغاين دولتيا لمر ولاتان او ولاتنك خلق خويان سركوتكن بتايبتي لسوريا كتاستا زياتر ل 7000 كسي اولاتي سيفيل بدست الرجيم اولاتا كجرا وتاستا الويسيانيه او هيك لزل اذا كان بو بري محترمه وسرداني دمشق قال قلب بسكان كوابته هالويستي جدي خو بشجيري او تاكيد كاتا تما شنو كديتوا والله براس من اللي قال او راسنا بدهم براسي دبيت وبخشمان دبل بخومان هدين هاوبين يعني براسي كرد داواي ما في خويكا ودسكاري ونكا وكو بيستريش اشاره ما تدا بو دبيت ما في مروك ديمقراطيه بداني بديلي اول عشيه يعني اول وين دنايا براسي هيمنتي شيعيه سنه فرض بين عندهم سوريا اما بس انا ما في ذكريه شن بغداد تا رجيم تيسر رجسنا طبعا رجيم تا نازل ترجع مكة يعني مسابقراتا فكراتا يعني اما خوازياري امريكا وباشره بوش حل كني شيء عرب اسرائيل غير ديمقراطيه شنك كرد قال همان درازك هوان درودك انت انا لما صراحتي عربي زاني شو ما شايف سعوديه كي درودك على قال اسرائيل ما كان قال عرب درودك على كان درودك خذ اما انا بس قلت له كرسي باشاتي اخوانه بس قال كرسي اخوان درازه كان بما انه كرسي اخوان سير لك كاتي خوي تاريخك وصحيان دابا عراق برجيني صدام بيت المال بيت مسلمان شيعي تشي اتوميان بيدك تشي زهرايان بيدك قريبه كرديا دادا كرد ايراني عندنا بس او حتى مقاطعي او نبل ايران على شيء باران دبا على سفار دي الموتي سوتيه سر بكري بوزادور غاباني كردستان شي ايران بله کای حمید ما شاده كاين نوتي ايراني كردستان سفاتين زدن بكوت كاك داوكارم لكم غايني دولتي بولنا الشعب السني وكثير مسلمان عندي ديمقراطيك ده كمان يهمون التوحان ويراج ما في خومان كاين وكل العراق دسكا هيك دولته دسكاري تشي ولا دسكاري هيك دولته ابن كاين دشمني فارس بين عرب بين دشمني اسلام بين رازقو بين وبرامبر بله کای حمید بله کای حمید اولروا سپاس پیوندی کت فاروق دو پیوندی لکرکو که کای فاروق که به کورتی فرمو ام كاتب اشكاك همو کاتێکی جنابت بله من دور دەکەم بەڕاستی ئەوەم بله ئەوە قامشوو هەڵەبجەیە کوردستانیە تاکەیە پێویستە وتاری کورد هەمومان وتارمان ڕێخین بۆ ڕزگارکردنی هەموو ناوچەکان لە هەموو بەشەکان باواز لە وتاری حزبی تەسک بێنین
با داوای دەوڵەتێکی کوردی سەربەخۆ بکەین بۆ خۆمان باواز لە وتاری حزبی بێنین لەگەڵ ڕێز سپاس سپاس بەڵێ تەماشەوانێنێژە لەسەر تۆرێ کۆمەڵاتی سەروەر خورشید ئەڵێ بوونی مافی ڤیتۆ کە ئەمریکا و رووسیا و سین بریتانیا فەڕەنسا هەیەە لە ئەنجومەن یاساییش بێگومان تەواو ئیهانەیە بۆ مرۆڤایەتی هەروەها ئەمیر هەرکی شاڵێ بەڕاستی تاکو ئێستا کۆمەلگای نێودۆڵان و جڤاکی نێودۆڵەتی بێدەنگی نیشان دەدا لە هەمبەری ئەڤان هەمێ خوێنی ڕشتنان کو لە سووریا چێ دەبن بەڵێش ئەم تەماشەوانە نێژە بەوەیەکی جەمانیە دەویەتەوەرەی ڕۆک و تایبەت بوو لەسەر کریزانهایە سووریا و هەڵویستی جڤاکی نێودۆڵەتی بێگومان هەڵویستی ئیکلایکردنی هەیە ناژی بوو چارەسەرکردن و چارچوبەکردن و کریزانهای لە سووریا هەیە کۆ ڕۆژانە بدەهان کەس بە دەستی هێزیێنەوە لە کاریەفی وڵاتی تێن کوشتن هەیە سبەی دێتەوەرەکی گەرمتردا دخزمەتە هەوادا بم گەلێک سوپاس کو هەیەنها تەماشەوانین گەلێک هێژیان بەرنامەیان بۆی شەو